قوتابیانی بەشە ناوخۆیەکان لە هەر شارێک بن وەک میوانێکی غەریب لای دانیشتوانی ناوچەکە سیر دەکرێن لە شاری هەولێریش بۆ ڕێزگرتن لەو میوانانە و پاڵپشتیکردنیان لە پرۆسەی خوێندن و وەرزی تاقیکردنەوەکان ڕێکخراوی دەستی هاوکاری بە هاوبەشی خێرخوازان دابینکردنی خواردنی ئێوارانی بۆ نزیکەی 2000 خوێندکار لە خۆ گرتووە و بە شێوەیەکی ڕێکخراوەیی بەسەریاندا دابەش دەکەن. بەرنامەکماندانە الحەمدوللا لە یەکەم ڕۆژی ڕەمەزانەوە دەستمان پێ کرد هەم قوتابیەکان ئێستا لە کاتی ئیمتیحان و تاقیکردنەوەینا و قەیران و وەزعش ینی خەڵکی تۆزێک بێتاقەت کردێ بەڕاستی ئەو وەکو هاوکاری قوتابیەکان هەم لەلایەنی ئەوەی کە بتوانن وەختەشی زۆریان لەوە بگەڕێتەوە خەرچی نان حازرکردن و قاپشتنێ نەبن نەفسیانیش مرتاح دەبن بەڕاستی هاتوچۆی بازاریان نامینێ ئەوانیان نامین ئەوە بوو دەستمان پێ کرد هەر لە برێن بە هەم هانجی لەگەر سەرۆکاتی زانکۆی سلاحەدین لە یەکەم ڕۆژەوە دەستمان پێ کرد ڕۆژانە تقریبان ئەمە بینی 1500 تا 1700 قوتابی لێکانە فتار دەکاتەوە هەموو ڕۆژێ. یاریدەدەری سەرۆکی زانکۆی سەلاحەدین دەڵێت ئامانجیانە ئەو دەستی هاوکاریە بکەن بە کەلتورێکی سەرتانسەری و لە داهاتوودا بە تایبەت لە مانگی ڕەمەزان خواردن بۆ تەواوی بەشە ناوخۆیەکانی سنووری هەولێر دابین بکەن. لەگەڵ ڕێکخراوی دەستی هاوکاری توانیمان پلانێک دابنین ئەو پلانش ئەوە بوو کە خەڵکانێک لە هەولێر هەن دەستی هاوکاری بۆ زۆر شت درێژ دەکەن بەڵێن دەستی هاوکاری دەدەنە پاڵ زۆر شت ئێمەش توانیمان لەگەڵیان ڕێککەوین ئەو پارە و ئەو بابەتانێک کە بە شێوەیەک لە شێوەکان کە سەرفیان دەکرد لە جێگای تر یاندایان کردە جێگای خۆی نەدەگرت من کاکە ئێمە دەتوانین ئەو پرۆژەیە بکەن پرۆژەکەش ئەوەیە ئامادەکردنی خواردنی بەربانگە بۆ قوتابیانی بە شەناخۆکان بە شێوەیەکی گشتی بەڵام زۆر جەختمان لە شوێنێک کردەوە کە بتە سنتەر ئەویش بە شەناخۆی شەی شەوکەتە کە لای ئێمەیە کە زیاتر لە 1700 قوتابی تێدایە ئەمە زیاتر لە 5500 تا 6000 نزیکەی 6000 قوتابیمان هەیە بە شێوەیەکی گشتی لە زانکۆی سەلاحەدین لە بە شەناخۆکان. خوێندکارانی ژوێڕای سوپاسگوزاری بۆ خێرخوازان دەڵێن بەدابینکردنی ئەو خواردنە بۆ ئێواران کاراسانیەکی تەواوی بۆ کردوون چ لە ڕووی گێڕانەوەی کات یاخود لە ڕووی مادیەوە ئەرکی سەرشانیان ئاسان بووە. ئەم چەند ساڵە امتحانەکانمان نەکەوێتە ناو مانگی ڕەمەزانی پیرۆزەوە بڵێ ئیتر ئەگەر خۆ بتێ خۆ خواردن حازەکەی بەڕاستی کاتێکی زۆری پێوە کوژیت مەزالێکی وا بۆ نامێنێتەوە بۆ خوێندنی امتحانەکان لەبەرەوە ئێمە دەستخۆشی لە خێرخوازان دەکەین خێرخوازانی بەڕێز بەڕاستی ئەم هاوکاریە مای شانازیە و مای دەستخۆشیشە لەلایەنە قوتابیانی بەشە ناوخۆیەکانەوە کات زۆر گەڕاوەتەوە الحەمدولیلا چکاتە لە باتی ئەوەی کە خۆی خەریکات بە ئەوەی کە خواردن بۆ خۆی ساز بکات ئێمە لێرە لە 5 ئەو ئەندام و ئەو سەرپەرشیارانەی کە بە ئیشەکە هەستاون بەردەوام لەگەڵ ئەوە خەریکن کە ئامادەکاری بکەن تاوەکو ئەو خواردانە بێنە سەر ئەو سفرە بە شێوازێکی ڕێکوپێک ڕابخرێت هەم ئەوەی کە خورما و ئاو خواردنی ئێواران هیچی لەسەر تەلەبە نەماوە تەلەبە تەنها دەخوێنێ هەتا ئەو کاتێک کە بانگ دەدا ڕۆژەکەی دەشکێنێت و سەر سفرە هاوکاری زۆر باشە بە تایبەتی ئەو کاتەی سەکە کاتی امتحاناتەیە قوتابی ئەو کاتەی نییە کە بتانیتن وەختی خۆی ئەوکاتن تەرخان کە لە بۆ ئامادەکردنی خواردن شتووە ئەزا دەستخۆشیان دەکەین بەڕاستی خواردن زۆر باش لەوان کە ئەمادان کردنیە ئێمە وەکو قوتابی هەستاوین بە دابشکردنی خواردن بۆ خوێندکاران لە ڕەمەزاناندا لە دوای ئەوەی نوێژ عەسرمان کردی بوو بە سەعات 5 ئێمە وەکو لیژنەی سەرخستنی خواردندانان دین خواردنەکە دادەنین و هاوکاری قوتابی دەکەن بۆ ئەوەی قوتابیەت کەسەشانی کەم بێتەوە لایەکی سعی زۆرە لە لایەکیشی ئەوەی بەڕۆژیەوەمان دوێ دروستبوونی قەیرانی دارایی کاریگەری تەواوی لەسەر یەک بە یەکی تاکەکانی کۆمەڵگا دروست کردووە کە زۆربەی قوتابیانیشی ناچار کردووە لەگەڵ خوێندن کارێکی تر ئەنجام بدەن بەمەش خوێندکار ناتوانێت ئەو ئامانجەی هەیەی بەدەستی بێنێت هەر بۆیە ساڵانە خێرخوازان بۆ بەرزکردنەوەی ئاستی خوێندنی قوتابیان و ئەنجامدانی چاکە لە مانگی ڕەمەزان دەستی هاوکاری بۆ سەرجەم چین و توێژەکان درێژ دەکەن. ئاراس عەزیز کەناڵی پێام هەولێر.